ڕازیت بەو ڕێکەوتنی خۆتان و نێوان گۆڕان؟ والله ئەکسەریەت قەرارەدا من وەکو خۆم ڕازیم من ئەکسەریەت بزانین چی دەنگێکی دەم پشتیوانی لە ڕێیەکێتێک. باشە ئەو ڕێکەوتنی ئێوە خاڵی تیان ناکۆک بن یان هەمووی لەسەری کۆکەن لە چی نەکۆبوون و مناقەشە نەکرێ نازان. دەستۆ ڕێکەوتنەکەت بینیوە؟ من نەمدیوە ڕێکەوتن. لە ناوی کوێتیا ئەوەی لەگەڵ ڕەفیقەکان تا قسەت کرد بێ ئەندامانی سەکردایەتی تر ڕێی ئەوان چییە بەعام؟ والله دوو جۆر خەڵکی تایە هەیە پێی باشە هەیە پێی خراپە هەیە پێشی باشە مناقەشە بکرێت. باشانی پێت وایە ئەمڕۆ ئەم ڕێکەوتنە پەسەند دەکرێت؟ من لە دڵی خۆم بە سیر بکەم بڵێ. لە کۆبوونەوەکەدا هەموو ئەندامانی سەکرداری بەشدارە بن؟ ئەوەنەی من ئاگام لێ بێ بڵێ. ڕێکەوتنەکەی ئێوە کاریگەری لەسەر دۆخەکەی ئێستا هەرێمە بێت؟ من پێم وایە بۆ باشە کاریگەری چاکێ بێ. ڕێکێک لە خاڵەکانی باسی ئەو کاکە ئێوە ئەتانوێت کراوێ بەرامبەر لایەنەکانی تریش لایانی تر هەیە بێتە ناو ئەم ڕێکەوتنەوە؟ نەمبیستووە تایز. گرنگە بۆی کە لایەنەکانی تر بەشدار بن؟ من پێم وایە چەند بەشدار بێ و چەند ماڵی کورد بوو بێت و هەر باش. بەشێک لە سەکردایەتەکانی خۆتان دەڵێن ئەم ڕێکەوتنە بۆ دژایەتیش لایەنێک نییە تۆ ئەڵێکی لەسەرم؟ 100% وایە بۆ ڕێکەوتنی هەر لایەنێکیش بێ من بەشداری تیان ناکەم. چۆن یعنی ئەوم بۆ ڕوونکەیتەوە؟ یعنی ئەگەر بۆ ناکۆکی و شەڕی ناوخۆ بێ من ناکەم وەختی خۆشی خەرە وعدم داوە. ئێوە پێتان وایە ئەم ڕێکەوتنە کاریگەری لەسەر پەیوەندی نێوان ئێوە و پارتیە بێت؟ من پێم وایە بۆ باشە پەیوەندی زۆر باشێ ئەتوانین ناو ماڵی کوڕەکەین. بە پارتیتان و تۆ لەگەڵ یەکێتیا لەگەڵ گۆڕانە ڕێکەون ینی بۆ نمونە چونکە ئەوان ڕێکەوتنتان لەگەڵیانە دیارە قسەیان لەگەڵا کراوە. پێت وایە پێویستە یەکێتی لەو بینیان چۆن خۆی بێڵێتەوە لە کاتێکا مەملانی سیاسی لەنێوان پارتی و گۆڕانە هەیە؟ ئێمە بەو ئومێدەوەین کە هەمووی ڕێکخەینەوە سەر ئەتواننەوە بکەن؟ بەو ئومێدەین ناڵێم ئەتوانین. خۆبوونەوەیەوە کاتەکەی خۆیەتی کاژمێریان دەست پێکا و کۆسە ڕسووسە پشتێکا هیچ گۆڕانکاری تیاکراوە؟ تای چاکە نەمبیستوێش گۆڕانکاریی تیابێ و هەمووشی ئەوەی من بزانم بەشدارێت. ئەڵێن دوای ئەم کە ئێوە ڕازی بوون مەراسیمێکی گەورە کرێ بۆ ئەوەی ڕێکەوتنەکەی ئیمزا بکەن پێت وایە پێویستەکەوانە؟ من ئاگام لێ نییە. ئەگەر لەو مەراسیمە نییە؟ باشە ئەم ڕێکەوتنی نێوان باشە ئێستا ئەزانم پەلەتە لە هەمان کاتە جوفاتی نیشتیمانیش دەچێتە کۆبوونەوە دوای ئەم کۆبوونەوەی ئەم دوو کۆبوونەوەیە هیچ تر ڕۆیە؟ ئەمە بەسمێ کۆبوونەوەی ترەکرێ تا کۆبوونەوە نەکرێەوە قەراری کۆبوونەوە بەلای منەوە مهمە نەک ڕێی شەخسی خۆ. حامی قسە لەگەڵ ئەندامێک سەکردایەتێک کەوتی وەڵای ڕێکەوتنەکە لە جوفان مایە بزانم لە جوفانی تۆشانیە؟ ناوەخوا من هیچم لا نییە هەر نەیشم دیوە. سپاس بۆ حامیدی حاجی غالیت کاتم گرتی. سپاس.